إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. بو إنسان داواك لخواي تعالى لشيطان بدور به بو داواك خوش يسكانم ما مستايك درسي تلبكاني داتو بيكي لتلبكاني الله ئەگەر تۆ ڕۆیشتیتە بە شوێنێکا تێپەڕ بووی بە ڕێگایەکە لەسەر ڕێگاکە ڕانێک بوو ڕانەمەڕێک بوو و سەگێکی درنگدە لەوێ بوو حرەسیاتی ئەو ڕانەیە کرد تۆش ناچاری بەو ڕێگایە بچی ڕێگای تر نییە چی ئەەکەیت؟ ئەوی شووتی یعنی ئەگەر سەگەکە پێت وەڕی چی ئەەکەی؟ ئەوی شووتی بەردی تێگرم و لە خۆم دوورێ خەمەوە. ئەیوتی ئەگەر هەر وازی نەهاورد ڕۆیشت و هەم هاتەوە دووبارە پێت وەڕی وتی هەم بەردی تێئەگرم وتی ئەگەر هەم دووبارە هاتەوە و یعنی مەجاڵی نەدای وتی هەم بەردی تێگرم ئەیوتی ئەمە ڕێگاکە زۆر دوورەکاتەوە یعنی ئەو هەر بێت و تو بەردی تێگریت و هەم بەردی یعنی بەم شێوازە نێرێ بڕۆی ئەمە زۆرەکە. ئەی بۆ یەکسەر بانگێکی خاوەنی مەڕەکان ناکەیت و بێ دەرگات بۆ بکاتەوە ئەگەر خاوەنی مەڕەکان هات ئیتر تەواو سەگەکەش پێت ناوەڕێ بە ئاسانی تێئەپەڕی. فەرمووی ئەمەیە نمونەیەک بۆ هێنایەوەی بۆ تەلەبەکانی کەوا ئەمەیە پەناگردن بەخوای گەورە لە شەیطان. شەیطان ئەوەڕێ بە ئینسان کاتێ تۆ بە ڕێگای ڕاستی خواییە ئەچی ئەوەڕێ بەم لاو بەولایە هەوڵەدا لاددا ڕێگا ڕاستەکە نەگری. تۆ هەموو جارێ ئەگەر ببتەوێ بە شان و شەوکەتی خۆت و بە قووەتی خۆت و بە هێزی خۆت بەرامبەری شەیطان ببیتەوە ناتوانی بەرگەی ناگری دوورە ڕێگاکە جاکە پەنات گردە خاوەنی ڕێگاکە خاوەنی ئەو شەیطانەی کە دێتە سەر ڕێگاکە ئەو کاتە نەجات دەدا ڕزگارتەکە. بۆیە لەوێ ئینسان پەنا ئەگرێتە خوای گەورە لە شەیطان لەبەر ئەوەی خوای گەورە خاوەنی ئێمەیە و خاوەنی هەموو شتەکانە و خاوەنی شەیطانیشە لەبەرەوە هەر کەسێ پەنا بگرێتە خوا ئینشاء الله پارێزراو ئەبێ لە شەیطان و لە شەڕی شەیطان. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء